سڵاوتان نەبێ بینەرانی شارپرێس دیدارێکی تایبەتتان پێشکەش دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم کاندیدی سەربەخۆ بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک دکتۆر سڵاوت لەبێت ئەگەر پێمان بڵێیت کە ئەم هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بۆ یەکەم جارە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەنجامەدرێت گرنگی ئەم هەڵبژاردنە چییە؟ زۆر سپاس سڵاو لە جەنابەت و لە بینەرانیش. ئەم هەڵبژاردنە بۆ سڕینەوەی ئاسەواری ئەو تەزویرەیەکە لە ساڵی 2018 کرا بۆیە بە هەموو قووەتێک بریتیە لە گۆڕانکاریکردن لە مەعادلی سیاسی لە تەرکیبەی پەرلەمان لە تەرکیبەی حکومڕانی داهاتووی عێراق دەرەنجامی ئەو خۆپیشاندانەیە کە خەڵکی ناڕازی عێراق لە بەشێکی گەورە لە شارەکانی عێراق و بە تایبەتی لە پایتەختی عێراق لە ماوەی ڕابردووە ئەنجامیاندا بە تایبەتیش ئەو کاتێکی ئیتر بۆیان دەرکەوت کە ئەم دووبارە بوونەوەی بەردەوامی ئەم جۆرە لە حکومڕانی هیچ شتێکی گەورە بۆ خەڵک نایەنێتە دی پێویستە گۆڕانکاری گەورە بکرێ. ڕاستە دەنگێکی گۆڕانکاری لە ناو پەرلەمانە هەیە بەڵام ئەو دەنگانە ئەوەندە کاریگەر نەبوون کە بتوانن گۆڕانکاری گەورە لە عێراق دروست بکەن. ئێستا خەڵک ئومێدێکی جیاوازی هەڵچنیوە لەسەر ئەم هەڵبژاردنە کە پێیان وایە مادەم پێشوەختە مادەم ئیسرار و پێداگیری کرا لەسەرەوەی کامێ هەڵبژاردنە بکرێ کەواتە هەوڵێکە بۆ سڕینەوەی ئەو دۆخی کە لە ڕابردووە دروست بوو. بەڵێ بەڕێستان ماوەی 3 ساڵی ڕابردووە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون. چیتان پێیە بۆ ئەم چەند ساڵی داهاتوو کە بچنە ئەنجومەنی نوێنەران و کە بچنەوە ئەنجومەنی نوێنەران و ئەو دەنگە ناڕازیانەی کە لە شەقا مابوون ئێوە چیان بۆ بکەن ئەو کاری کە لە بەرنامەتانەیە لە پلانتانەیە چیان بۆ بکەن؟ خۆی لە ڕاستیە خەڵکی ناڕازی زۆرینەی هەر زۆری پێکاتی کوردستان پێگەیەنێ و خەڵکی ناڕازی جزانێ هەر ئێمە ماوین من و هاوڕێکانم کە دەنگی ناڕازی لە ناو پەرلەمانی عێراقا کۆنێنەرایەتی کوردەکەین بە حەقیقی لە ناو پەرلەمانی عێراقا و دەنگە ناڕازیەکانە گەێنین. ئەوانی تر بینیتانەوە وردە وردە هەمویان لە یەکتری نزیک بوونەتەوە و حتا یەک قائیمە و یەک لیست و بۆ بەرنمەیان هەیە یەک فراکسیۆنی و هاوپەیمانیشیان هەبێت لە قۆناغیدا هاتووە لەگەڵ هێزەکانی تری دەسەڵاتە. بۆیە بۆ ئێمە ڕوون بۆ ینی بۆ خەڵک ڕوو بۆتەوە کە کێ لە بەرێ ئەو ئاوەساو کە ئێمەین ئەوەی کە بەتەنها دەنگی ناڕازیە ئێمەین. ئێمە چیمان کردو لە 3 ساڵی ڕابردووە بە پراکتیکی لە 3 ساڵی ڕابردووە بەغامان بۆ خزمەتکردنی خەڵک بەکارهێناوە. نەمانویستوە بەغا خزمەتی دەسەڵاتێک و کۆمەڵێک گروپ و حیزب و قاچاقچی و سەرانە سەر بکرێت ینی کۆمەڵی ڕێگر کە هاتوون لەم کوردستانە ڕێ لە پێشکەوتن و ڕێ لە ئاوەدانی و ڕێ لە خزمەتکردنی میلەت دەگرنەوە بوونەتە عەرقەلە و دەیان کێشە و ناڕەحەتی و نەهامەتیان بۆ میلەت دروست کردووە. نەمانویستوە بەغدا لە خزمەتی ئەوانە بەکاربێ. ئەوەندەی کە لە حەجم و پێگەی ئێمەیە بووە بە و پەڕی سەوتێکی ئازاوە دیفاعمان لەم بابەتانە کردووە. بۆیە ئێمە کارێک ناکەین لە داهاتووە کە جیاواز بێ لەمە ئەوەی تریش ئەمێنێتەوە کە بە پراکتیکی هەندێک دەستکەوتمان بۆ ناوچەکانی خۆمانە بۆ ئێمە توانیمانە بۆ یەکەم جار دەست بکەین بە دروستکردنی نەخۆشخانەی سوتاوی لە پارێزگای سلێمانی کە ئەمە یەکەم جارە لە بەغدا و پارەی بۆ تەرخانە کرێ و لە مێژووی حکومڕانی کوردیا بچووکترین خەسەخانەی ئیمەرجنسیە سوتاوی کە لە ناو جەرگەی بازاڕایەکە و شوێنێکی زۆر خراپە ئێمە موافقەتمان گرتووە بۆ دروستکردنی گەورەترین خەسەخانەی سوتاوی لە ناو پارێزگای سلێمانیە. دوای ئەوە ئێمە چەندین پرۆژەی ئاوەدانیمان هێناوە لەسەر حسابی حکوومەتی عێراق لە چێوەی ڕێگاوبان چیمەنتۆکردن قیرکردن و هەروەها چەندین پرۆژەی تر لە دروستکردنی نەخۆشخانەی مناڵان لە چەمچەماڵ لە دروستکردنی ڕێگاوبان لە قەڵاتزێ هەروەها توانیمانە چەندین بەڕێوەبەراتی گرنگ بکەینەوە لەوانە بەڕێوەبەراتی پاسپۆرتی چەمچەماڵ و پێنجوێن. من حەزەکەم لێرەوە بە خەڵکی شارباژێر بڕم بە حکمیەوەی کە من نوێنەری سلێمانی و شارباژێڕە بم لە قۆناغی داهاتووە لە سنووری بازنەیەکە من بەڵێنە دەم بە خەڵکی شارباژێر کە بە ڕێوەبەرایەتی پاسپۆرتی شارباژێڕیان بۆ بکەمەوە وەکو چۆن لە پێشترا هەوڵماندا لەگەڵ هاوڕێکانمان و لەگەڵ هەندێک لە کاربەدەستانی عێراق توانیمان چەمچەماڵ و پێنجوێن بکەینەوە. دوای ئەوە مەسەلەن لە کاتی گەورەترین گرفتی کۆرۆنایە دەیان ڕێکاری تەندروستی گەورەمان گرتە بەر بۆ معلوماتی جەنابەت بەداخەوە کە کاربەدەستانی حکوومەتی هەرێم کە بەسەر هەردوو هەرسێ حیزبی دەسەڵاتە بە تایبەتی لەم مەنتیقە بەسەر هەردوو حیزبی دەسەڵاتی یەکێتی گۆڕانە دابەش بوون نیان وێرە نەیانتوانی سوپاسێکی ئێمە بکەن بەڵام ئەزانن لە هەر مەنتیقێک لە هەر قەزایەک جێدەستی ئێمە دیار بووە جێدەستمان دیار بۆ لە دابینکردنی کەلوپەلی تەندروستی جێدەستمان دیار بووە لەوەی کە لە ڕاستەوخۆ لە بەغاوە شمەکمان بۆ هێناون ڕاستەوخۆ لە بەغاوە جیهازی هەناسەدانی دەستکردمان بە دەیان جیهاز بۆ هێناون ڕاستەوخۆ لە بەغداوە ماسک و دەستکێش و پێداویستی ترمان بۆ هێناون ڕاستەوخۆ لە بەغداوە دەرمانمان بۆ هێناون ڕاستەوخۆ لە بەغداوە کۆمەڵێک پێداویستی ترمان بۆ ئەم پارێزگای دابین کردەوە بەڵام لەبەروی کاربەدەستەکان چاویان لە هێزەکانی دەسەڵاتەوە هەندێکیشیان
نەک هەمووی لە ترسی دەسەڵاتەکەی هەولێر ناوێرن لێرە بە ئاشکرا ئەوە بڵێن کە ئێمە کردومانە بەڵام هەمویان بە حەقیقی ئەمازان ئێمە بۆ میلەتمان کردووە زۆر پێویستمان نەبووە لە کاتێک لە کاتێکانە باس سەبارەت بە وتاردانی هەندێک لە کاندیدەکان و بەڵێنی هەندێک لەلایەنە سیاسەکان کە لە بانگەشەکانی دیکەشە کە بەڵێنیان ناو بەڵام بەڵێنەکەیان جێبەجێ نەکردووە بەڕێزت کۆمنتت چێ لەبارەوە ئەوەی کە لە ڕابردووە قسەی کردووە وە جێبەجێ نەکردووە من پێم وایە ڕوویەکی قایمی ئەوێ کە بێتەوە ناو خەڵک داوای دەنگ بکە یعنی یەکێک کەرکووکی فرۆشت بێ یەکێک 28 بیرەنەوتی لە کەرکووک داگیر کرد بێ یەکێک تاڵانی ئەم وڵاتی کرد بێ یەکێک دەیان و سەدان گرێبەسی نەوتی تاڵانکارانی کرد بێ چۆن لە ڕوویە بچێ بە خەڵکی کەرکووک بڵێ کەرکووکمان بۆ نەوتەکەی ناوێ بۆ خاکەکەیمانەوێ ئەی 28 بیرەنەوتەکەت لە ژێر دەستی کێیە ئەی تۆ لە بیرەنەوتەکانی کەرکووکا لەگەڵ کێ شەریکی لەگەڵ بەغدایە لە بەغداوە لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ کێ ئاڵوگۆڕی بازرگانی و شمەکی قاچاقەکەی لە نێوان هەرێم و بەغدایە بە لۆری و بە تەنکەر و بۆ هەر لۆریەک چەنە سەرانە وەرەگری وا نەزانی ئێمە نایزانین وا نەزانی ئێمە ئاگامان لە وردەکارەکانی تۆ نیە بەڵام ئێمە ئەژنۆی قاچاقچێتی دەشکێنین لە داهاتووە ئێمە ڕێگری لیەکەین بە حەقیقی لەوەی کە تۆ ئەو قاچاقچێتیە بۆ دەوڵەمەندکردنی حیزبەکەت و دوایش بۆ سەرکوتنی هاوڵاتیەکانم لە بادینان و لە هەولێر و لە شوێنی تر و لە سلێمانی بەکاربێنی ئێمە ڕێگەت ناین لەسەر ئەو کڕینی ئیرادەیە بەردەوامی ئێمە ئەمانەوەی نەریتێک بێتە پێشەوە کە بەڵێندان لە ئاستی تواناکان نابێ خەڵکێکەیە 30 دانە ساڵە درۆکە بەسەر ئەم میلەتەوە ئەوە چۆن لە ڕوویە بچێ قسە بکاتەوە بۆ میلەت ئەوە دڵنیاژیانەکەمەوە کە میلەت ئیتر باوەڕی بەو نەهجە و بەو میتۆدە لە ئیشکردن نەماوە دکتۆر قسەیەکەیە دەوترێت لەناو دەنگدانی تایبەتە یاخود لە هەندێک لە فەرمانکاندا بە ئەو کارمەندایان ئەو کەسێک کە دەنگی تایبەت ئەدات پێوتراوە ئەمانەیە بزانین دەنگ بەچی ئەدەیت ئەم قسەیە تاشان ڕاست وەڵای ئەمە قسەیەکی دوو لە ڕووی میلەران گەوجانەیە لە ساڵی 92مانە هەڵبژاردنەکەن هەموو هەڵبژاردنەکەڵێن ئاگار لێبێ بایعەکە دەبڕین معاشەکە دەبڕین ئەزانی دەنگ داوەکی و دوایش نایزان چونکە وەسایلەکانی دەنگدان ئەوەندە ئاسان نییە بە تایبەتی لەم انتخاباتەیە وەکو وتم ئەم هەڵبژاردنە بۆ سڕینەوەی تەزویری ساڵی 2010 بۆیە هەر هەوڵێکی تەزویرکردن بریتێ لە خۆ ئینتیحارکردن بریتێ لە خۆکوشتنی سیاسی بۆ هەر هێزێک بۆ هەر گروپێک بۆ هەر دەسەوتاقمێک کە پەنابەتە بەرتەزویر من دڵنیام لە هێزە تایبەتەکان لە پێشمەرگە و ئاسایش و پۆلیسی هاتوچۆ و سەرجەم هێزە ئەمنیەکان کە خۆیان ئەوەندە ئازان قبوڵی ئەوە ناکەن خەڵکانێک بێن ئیرادەی خۆیانی من بەسەرا بسەپێنن ئەوە بە دڵنیاییەوە با دڵنیا بن بێخەم بن لەوەی کە کەس ناتوانێت بزانێ ئەوەندە گیاناوەی لەبەرەوەی ئێمە چەندین جار سیستەمەکەمان بینیوە بە تاقیکراوەیی و لە 3 جاری ڕابردووە هەر 3 جارەکە تاقی کراوەتەوە کە سەرجەمی سەرکەوتوو بووە نەتوانراوە بزانرێ کێ و بە چ شێوازێک دەنگدراوە بە کێ و بە هیچ شێوەیەک ئەمە ناشزانێت ئەمە یەک دوو لەسەر زۆرکردن لە خەڵک و لە هێزی تایبەت و لە فەرمانگەکان و لە موچەخۆری حکومی دەوەی کە زۆریان لێ بکەن و دەنگ بدەن بە کاندیدی ویلایەنێک و حیزبێکی دیاریکراوە ئەمەوێت دڵنیای ئەو هێزانە بکەمەوە دڵنیای دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی بکەمەوە هەر کار بەدەستێک ئەم زەخت و فشارە لە هەر فەرمانبەرێ بکە ڕاپێکی دادگاکانی عێراقیەکی ئێمە بەڵێنمان پێیاون بێدەنگ نابین ئێمە بێدەنگ نەبووین لەسەر کردە تاڵانچیەکانیان چۆن بێدەنگەبین لە موردانەی کە ئەیانەیە فشار لە کارمەند و لە هێزەکان و لە پێشمەرگە بکەن کە من دڵنیام ئەوانە فشار قبوڵ ناکەن و گاڵتەیانە بەو جۆرە فشارانی کە ئامادەکەن بە ئاشکرا چیان ویست بیان دەنێ چیان ویست پێیان بکەن بەس ڕۆژی دەنگدان پێمێن دەنگ بدەن بەوانەی کە نوێنەری ڕاستەقینی ئەوەن و لە 8 مانگ لە دەنگدانی تایبەت و لە 10 مانگ لە دەنگدانی گشتی هەر کەسێک بچووکترین ڕێگریتان بۆ دروست بکە بەبوونی ئێمە لە بەغدا ڕاپێکی ئەو کەسە ڕاپێکی دادگاکانی عێراق بکەین و لە ماوەی ڕابردووە ئێمە خولی داهاتوەکەینە خولی حەق و حسابی قانونی لەگەڵ ئەوانەی سەرکوتکاری میلەتەکەن لەگەڵ ئەوانەی پارە و داهاتی میلەتیان بردۆتە دەرەوە لەگەڵ ئەوانەی قاچاقچێتی و گەندەڵکاریەکەن لە بەغداوە لە دادگاکانی عێراقەوە ڕاپێچیانەکەین لانی کەم جوڵەکانیان سنووردارەکەین. بەڵێ دکتۆر چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ هەڵبژاردن و خەڵکیش تا ئێستا بەدەم پرۆسەکەەوە نییە و ساردەوە متمانەی بە هەڵبژاردن نییە دەنگ نەدانی هاوڵاتیان بایکۆتی دەنگدان لەلایەن هاوڵاتیانەوە لە سوودی کێیە و لە زیانی کێیە بایکۆت یانی بەردەوامبوونی ئەم دۆخ کێ پێی خۆشەم دۆخە بەردەوام بێ با بڕۆ بایکۆتکە بایکۆت زۆر خراپ دوایی کەس ناتوانێت گلەی بەردەوامبوونی ئەم دۆخە و خراپی دۆخەکەی و خراپتربوونی لە کەس بکە تۆ نابێ بایکۆت بکەیت لەبەرەوەی ئەگەر بایکۆتی کردیانی ئەم دۆخە بەردەوام بێ تۆ بڕۆ ئەوانە هەڵبژێرە کە دیفاع لێکن
تۆ بڕۆ دەنگ بدە بە ئێمە کە ئەزانی بەبێ بەرامبەر بەبێ قاچاقچێتی بەبێ خۆ دەوڵەمەندکردن بەبێ سەرانە سەندن ئێمە دیفاعمان لە تۆ کردووە تۆ بێ بزانی کە کێ دیفاعی لێ کردی لەژێر دەیان هەڕەشەیە برای عزیزم ئێمە دەیان هەڕەشەمان قوڵ کرد ئێمە ڕەفیقەکانمان درانە بەرچەقۆ و لە مردن گەڕانەوە ئێمە بە ڕسمی بە فەرمی لە عێراقەوە ئاگادارکراینەوە کە لە ناو پەرلەمانە هەوڵی دەربانخواردنی 5 پەرلەمان تا لە درێ کە ئێمەیەکی کیان بووین و ئەحمەدی حاجی ڕەشی و سەرکەوت شەمسەدین و غالب محەممەد و هۆشیار عەبدوڵڵا بوون بۆ ئەمە ئەبێ خەڵک بزانێ کێ ملینەیە بۆ هەڕەشەکانیان و چەندین هەوڵیان تاقی کردەوە پێش هەوڵی تیرۆر و پێش هەوڵی دەرمانخوارکردنمان کە بریتی بوو لە هەوڵی کڕینمان نەیانتوانیمان کرد ئەو نەریتە ناشرینەی کە هەندێک ئۆپۆزیسیۆنی ساختەچی پێشوو ئێستا دروستیان کرده بوو کە بریتی بوو لە خۆفرۆشتن بەم دەسەڵاتە گەندەڵە ئێمە کۆتاییمان پێێنە نەریتی ئەوەی کە هەرکەس ناڕازی بوو ئەوان ئەتوانن بیکڕن نەیانتوانی و ناژێڵین بتوانن بۆیە ئەوان ئێمەیان تاقی کردەوە خەڵکی ئێمەی بینی بە کێو ئاسا چەقی بووین لە بەردەمیان نەمانێش تەسلیمی ئیرادەی و گەندەڵکارانە نەبووین با خەڵکیش ئەم حەقیقەتە بزانێ لە داهاتووە زۆر لەوە زیاتر بەڵێ تا چەند لە ئەم سیستمە تازەی کە پەیڕەوە کرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕازیت و وەچە چەند لە کار و ئامادەکاریەکانی کۆمسیۆن ڕازیت ئەگەر پرۆسەکەوک و خۆی بەڕێوە بچێت دڵنیا دەکەمەوە بە یەکێکە بێ لە باشترین هەڵبژاردنەکان لە مێژووی عێراق و وەکو وتم من ئەم قسەیە لە خۆمەوە ناکەم لەگەڵ لایەنی ئەجنەبی نەتەوە یەکگرتووەکان سەفاراتی وڵاتانی دراوسێ ئەم حەقیقەتە گەیشتووە بە هەموو هێزە عێراقیەکان کە تەزویر یەکسانە بە خۆکوشتنی سیاسی من هیوادارم کەس غیرەتی ئەوە نەکات تەزویر بکە بە شتێکی مۆزاییکی جوان دروست بێ لە ناو پەرلەمانە کە خەمی هەمومان خەڵکی کوردستان و خاکی کوردستان بێ نەک گروپ و قاچاقچی و جەماعات و حیزب و چەند شەخصێک لە ناو حیزبێکدا ئەگەر ئەمەمان کرد ئەتوانین خزمەتی میلەت بکەین و ئێمە بەس بۆ ئەماچین ڕێگەی ترمان هەڵ نەبژاردووە و پێمان وایە ئەمەیە کوردایەتی ڕاستەقینە و ئێمە لەسەر ئەم نهجە بەردەوام دکتۆر ڕێبوار کەریم کاندیدی سەربەخۆ بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق گریمان کۆتا دەرفەتە بۆ ئەوەی کە بانگەشە بۆ خۆت بکەیت و بە هاوڵاتیانت بڵیت کە دەنگت پێبن چیان پێڵیت بە هاوڵاتیان گریمان ئەمە کۆتا دەرفەتە پێیان ئەڵێم منتان بینی لەبەری ئێوەیە وەسام منتان بینی لەگەڵتانە مامەوە منتان بینی بە هەموو هێزی خۆم بەجێم نەهێشتن منتان بینی ملم نەیە بۆ هەڕەشە ملم نەیە بۆ بەرتیل منم نەیە بۆ قاچاقچی ملم نەیە بۆ دەیان و سەدان ئیغراءات و تەهدیدات تەرهیب و تەرخیبیان لە ماوەی ڕابردووە لەوە چاوسوورترم بینن لەوە جەسوورترم بینن لە مەرحەلەی داهاتووە دڵنیابن نایان بینن نایان دۆزنەوە کە بتوانن من بکڕن بتوانن لەبەرەی ئێوە دوورم بخەنەوە دڵنیابن ئەگەر یەک سەود ما بێ لە ناو پەرلەمانی عێراقا کە من پێم وایە زۆری تریش ئەبێ ئەوە دڵنیابن سەوتی ئێمەیە لێتان دوور ناکەوینەوە و پەرلەمانەکەینە شوێنی شەڕکردن بۆ ئێوە نەک شوێنی شەڕکردن بۆ حیزب و گروپ و جەماعاتێک کە قاچاقچێتی بەسەرم میلێتەوە بەڵێ سپاس بۆ بەڕێزە دکتۆر ڕێبوار کەریم کاندیدی سەربەخۆ بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق سپاس بۆ ئێوەش بینەرانی شارپرێس کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش